پاتریک کۆپەری تەمەن 14 ساڵ خەریکی کێماڵکردنی ئەو کێڵگەیە بۆ دۆزینەوەی کەلوپەلە دیێرینەکان. لە بریتانیا گەنجینە زاراوەی یاسایی تەکنیکیە بۆ هەر شتێک کە تەمەنی زیاتر لە 200 ساڵ بێت و جۆرێک لە کانزایی بە نرخی تێدا بێت. بەڵام هوپەر ئەمڕۆ هیچ شتێکی بە نرخی نەدۆزیەوە. بەڕاستی ئەمە گەڕان و دۆزینەوەی گەنجینەکانە. تۆ دەشیتە دەرەوە بۆ کێڵگەیەک هەندێک جار بە درێژایی ڕۆژشتی وردەواڵە دەدۆزیتەوە، بەڵام هەرگیز نازانیت لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان یەک ئاماژە بێت و شتێک بدۆزیتەوە بۆ هەمیشە هەموو ژیانت بگۆڕێت. بەپێ ئەو ئەمارە کاتیانەی وەزارەتی ڕۆشنبیری و ڕاگەیاندن و وەرزشی بریتانیا ژمارەی ئەو پارچە گەنجینانەی کە لە ساڵی 2022دا لە ئەنگلتەرا و وێڵز و ئێرلەندای باکوور دۆزراونەتەوە زۆرترین ژمارەیە لە دوای ساڵانی 90ەکانەوە. لە ساڵی 2022ەوە نزیکەی 1378 پارچە گەنجینە دۆزراوەتەوە. کشتوکاڵ بە ئامێری گەورەتر و گەورەتر لەگەڵ قوڵبوونەوەی زیاتر بۆ نێو قوڵایی خاکە کێڵراوەکە هاوکات ئێمە دەبینین خەڵکێک زیاتر و زیاتر سەرقاڵی دۆزینەوەی کانزاکان. هەروەها ژمارەکاتیەکان دەری دەخن کە مۆزەخانەی قەڵای نۆرویژ زۆرترین ژمارەی دۆزراوەکانی لە هەر دامەزراوەیەکدا بەدەستهێناوە.